ئێرە دۆڵی ئاکۆیانە لە قەزای ڕەواندۆز. هاوڵاتیانی ئەم ناوچەیە بەدەستکەمی ئەوە دەناڵێن و دوای دەیان ساڵ لە حکومڕانی دەسەڵاتی کوردی تاوەکو ئێستا پرۆژەی ئاویان بۆ ڕانەچێشتراوە. هەرچەندە گوندنشینەکان لە ماڵەکانیان بیری ئاویان لێداوە، بەڵام لە ئێستادا بەشێک لە بیرەکان ئاویان کەمی کردووە و بەشێکیشیان وشک بوون. ئەمەش وای کردووە ژمارەیەک لە دانیشتوانی ناوچەکە خانووەکانیان چۆڵ بکەن و بۆ ناوچەکانی دیکە کۆز بکەن. دیارە یەک لەو خزمە گوزاری سەرەتاییانە ئاوە لێرە. سەرەتا لێرە خەڵک زۆر زیاتر لە 4 ساڵە خەڵکی دۆڵی ئاکۆیان تەواوی گوندەکانی ئێرە داوا ئەکەن لە یەکەی داریەکانی قەزای ڕوانز و لایەنەکانی دیکە کێشەی ئاویان هەیە. سەرەتا هەندێک بیر لێدران لێرە، بەڵام کە ئێستا نزیکە لە وەرزی پاییز بەداخەوە زۆر بێ هەر زۆری ئەو بیرانە وشک بوونە. وەزعی ئێرە خورامتە ئاوی نییە. زەمانە عیب نەبی ئاوەک لەسەری بوو هشک بوو. بەتانچان ئاولو تێگەی ئەو هەیە و نییە ئەو هەندە ئاوە ناهەیە لۆ ماریاتی خلاص چی دین نەمایە. قەزای ڕەواندز خاوەنی ئاوێکی زۆرە و سەرچاوەی ئاوی بێخاڵە، بەڵام پەراوێزخستنی ئەو گوندانە لەلایەن حکوومەتی هەرێمەوە وای کردووە هاوڵاتیانی گوندەکانی دۆڵی ئاکۆیان بەدەستکەمی ئاوەوە بناڵێن و دار و درەختەکانیان بەرە وشتی دەسێت و بەشێک لە هاوڵاتیان ڕۆژانە ئاو بە تانکەر دەکڕن. ئەمەش ژیان و ئەرچی هاوڵاتیانی قۆڕستر کردووە. ئەوە وەکو دەبین من تانکەرم یا لێرانە ڕۆژانە زۆربەی هاوڵاتی داواکەن لۆ ئاوی بەڕاستی زۆر داواشن کردیا زۆر لە ڕووی ئاوەوە کەم و کورتیمان هەیە داواکەن داواشی زیانە کە بەڕاستی مەشروعێکمان لۆ بکرێت هەر نەبێ هەفتە دووزە ئاومان لۆ بێ مەمنونیانم بم. داوا لە قامێکن بە تایبەت چونکە لە ڕووی ئاوە کەم و کورتیمان هەیە. ئاون نیاک بیرنە خەرابن بەزری خەرچی خەرابە زادەبانیان وەک پێویست لۆچانە کردین. والله ئەو لە هەموو شتێ گرفترە لۆمە سبە بێ ئاوی ناکرێ بەخۆ زانن زانە و داروبان هەموو هیشک بووی ناو نەمامشت هەموو هیشک بووە. دۆڵی ئاکۆیان هەشگون لە خۆی دەگرێت و نزیکەی 90 ماڵ دەبێت. دەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی قەزای ڕەواندز و لە سەردەمی ڕژەمی بەعز دەورێکی باڵایان هەبووە لە شۆڕشەکانی ناوچەکەدا و لەو پێناوەدا قوربانی زۆریان داوە. کەچی لە ئێستاشدا بەدەستکەمی و نەبوونی سەرەتاییترین خزمەتگوزاریەکانی ژیانەوە دیرۆدەن. ئاو یەکێکە لە پێداویستیە سەرەتاییەکانی ژیان، بەڵام دوای 26 ساڵ لە حکومڕانی کوردی بەشێک لە گوندنشینانی دۆڵی ئاکۆیان بێ ئاون. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، دۆڵی ئاکۆیان لە قەزای ڕەواندۆز.